عێراق و هەرێمی کوردستان بە وشکە ساڵیەکی سەختدا تێدەپەڕن. ئاستی ئاوی بەندا و بیرەکان بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە و حکومەتی هەرێم و عێراقیش هیچ پلانێکی ورد و بەهێزیان بۆ ئیدارەدانی ئەم دۆخە پڕ لە مەترسیە نییە. بەداخەوە تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان دوای 30 ساڵە نەمانتوانیوە ئێمە ئیدارەیەکی جوانی بەڕێوەبردنی ئاومان هەبێت، چ بۆ ئاوی ژێرزەوی چ بۆ ئاوی سەرزەوی. بەداخەوە تا ئێستا ئەو بەنداوانەی کەوا لە سەردەمی دەسەڵاتدارانی پێشوە دروست کراون لە هەرێمی کوردستان تەنها ئەو دوو بەنداوە گەورەیەمان هەیە، نەمانتوانین بەنداوێکی گەورەیە خۆت بچووکتریش لەو قەبارەیە دروستکەین کە بتوانین ئیسفادەی لێ ببینین لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا، لە ساڵێکی وەکو ئەم ساڵدا، و ئیدارەدانێکی زۆر باشمان نییە بۆ ئەو تا ئێستش بە ئەم ساڵیشەوە لەم وشکە ساڵێشا لەم نەبوونی لەم قەیرانی دارایی ئاودا ئێمە وەکو بڕ کێشەمان نییە لە ئاوی سەرزەویە، تەنها وەکو بەڕێوەبردن کێشەمان هەیە. لە تەواوی وڵاتانی ناوچەکە عێراق لە پلەی پێنجەمی ئەو وڵاتانەدایە کە گۆڕانکاری کەشوهەوا و وشکە ساڵی و بە بیابانبوون کاریگەری گەورەی لەسەر دروست کردووە. بەشێکی زۆری هۆکارەکەشی بۆ کەم تەرخەمی حکومەت دەگەڕێتەوە لە زیاد نەکردنی ڕێژەی سەوزایی و بە فیرۆدانی ئاو بەهۆی نەبوونی پۆند و بەنداوە. عێراق لە زمانی هەرێمی کوردستانیش هەیە، پێنجەمین وڵاتە لە ڕووی کاریگەری ئەو گۆڕانکاری کەش و ئاوایی کە هەیە، بە تایبەتی ئەوەی کە بە بیابان بوون بەداخەوە کە ئەتوانین بڵێن لە هەرێمی کوردستانیشە دەرکەوتووە، لە ناوەڕاست ئیش لە باشوور زیاتر بەداخەوە. دیارە مش بەهۆی وشکە ساڵی هەروەها بەهۆی چالاکیەکانی مرۆڤەوە کە بەداخەوە غەمی ژینگەی تیادا ناخورێم. جگە لە بێباکی حکومەت، هاوڵاتیانیش هۆشیاریان بۆ پاراستنی ئاو کەمە و بە فیرۆدانی زۆر هەیە. دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی بە ڕێژەیەکی مەترسیدار کاریگەری لەسەر وشکبوونی ڕەز و باخ و دارستانەکان دروست دەکات کە لە ئەنجامدا مەترسیەکانی بە بیابان بوون خێراتر دەکات. هاوکات لەگەڵ ئەوەی کە دەبێت حکومەتەکانی هەرێم و عێراق ڕێکاری پێویست بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی وشکە ساڵی بگرنە بەر، هۆشیاری گشتیش بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیە ژینگەیە پێویستە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.